باشە منیش ویستم پرسیار لەسەوە بکەم ئەو تاتۆیی کە لەسەر سینەتەیە وێنەی دوو پشکێکی لێسەرە ئەم دوو پشکە لە ئەنجامی چیەوە هات بۆ دوو پشکت خۆش دەوێت؟ دوو پشکم خۆش دەوێت بۆ ئەوەی هەر کەسە و زاڵم بی بەری دێ ناو پشتی، یعنی خۆت پێوە دەیان بە کەسێکی تر دوو پشکەکەی بەردەمێ چکو دوو پشک زاڵمە، یعنی بۆ میساڵ من لەسەر سینگی خۆم داناوە، یعنی ئەگە بیبینم نایەتە من چونکو دەزانی خۆشم دەوێت بۆ ئەوەی تاتۆیم دانایە بەری دەمێ ئەو کەسێ و کەسێک کرد غەدری لە ئینسان کرد. باشە بۆ یعنی ئەو شوێنت هەڵبژار بۆ تاتۆ بۆ سەردەستت نەبوو قۆڵت نەبوو هۆکارەکەی چییە؟ ببوورە ئەگە پرسیاری دەکەم چکە گوتم پرسیار بکەم گوتت ئا نا